بەخێر بێ خوشکم. خوشکیچی عەبدولمەجید فاتیمەم. فاتیمە وە تۆی؟ دەی بە ناموسم ئەو بوومە لەرزێ نەبووە هەنە دەزای نوێژ بکەی. حەقی خۆتە تۆبە بکە خۆمە دووژەمە تیاچین ئەڕۆی نەمومانە فەوتین زایابین بەخوا. سپاس بۆ تۆ خوایە گیان خوای لێمان نەگری خوای لێمان خۆش بی. جاشنەکە من ئەمڕۆ لە بازار بووم فرکانێک بوو لەو بازارە زلەیە بەرماڵ نەما ڕایەکێشە ڕایکشە چوار کەس پەلاماری بەرماڵێکیان نەبوو لەو خوا بەزیابێت هەمووی نوێژەکە. شکر بەخوا ئەڵێم عەبدولمەجید بۆ ناخێتە سەر تەلەڤیزۆن با هەواڵێک ببیستین. دەی براخۆکە زاگای لە خۆی نەماوە تەلەڤیزۆنی چی سەینەکە معقولە بە هەر هەمیان ڕوبعی کیلۆ جلیان لە بەرانە بوو عیب و شوورەی هەڵپەرچێ بۆ ناگەڕێنەوە هەموویە گەڕێتەوە. سەبارەت بە کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی لە ئێستادا شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدایە. ئەوان دەیانەوێت لە سەر کێشە هەڵپەسێدراوەکانی نێوانیان ببرن خۆشەویستان. سەرستان بۆ هەواڵێکی بە پەلە ڕادەگەیەنم لە ئێستادا لە نێوان هاوڵاتیاندا وا بڵاو بۆتەوە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بانگەشەیەوە دەکرێت کە لە ڕۆژی دووشەمەی داهاتوو بوومە لەرزەیەک ڕوەدات و هەر سەبارەت بەم باسەوە خەڵک تووشی شڵەژان بووە. ئێمە پەیوەندیمان کرد بە فەرمانگەی بوومە لەرزە و کەشناسی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان پێیان ڕاگەیاندین ئەم هەواڵە سەر لەبەری دوورە لە ڕاستی بۆیە پێویست ناکە هاوڵاتیانمان بشڵەشێت. خەو بینیم. ئای لە دنیا ئێمە خودای گەورەمان لەبیر چۆتەوە تەنها لە کاتە ناخۆشەکاندا خودامان بەبیر دێتەوە. شاعیری گەورە پیرەمێرد دەفەرموویەت جاران خوا ڕقی ئەگرت لە شارێ بەناخی ئەرزا ئەیبردە خوارێ یاخود قەومێکی بەوە ئەترساند لە ئاسمانەوە بەردی ئەباراند کە پێغەمبەری ئێمە پەیا بوو بۆ خاتری ئەو ئەمانە لاچوو ئێستا لە ڕێگەی دین لامانداوە خوا و پێغەمبەرمان لێ ڕەنجاوە واوردە وردە ئەمان ترسێنێ لە جێگەی بەرد خۆڵ ئەبارێنێ ئەم خۆڵبارینە جێگەی ئینزارە هەروە بین نۆرەی بەردە ئەم جارە